لاهور تاڵەبانی بۆچی بەنهێنی گەیشتە ئێران لەوا گۆنەوە زانیاری لەسەر سەردانە نهێنیەکەی لاهور تاڵەبانی بزانە. جوڵەکان و دەرکەوتن و کۆبوونەوە نهێنیەکانی لاهور تاڵەبانی بۆتە پرسیاری خەڵکو کە ئەس دەستی بە حەقیقەتی پلانی تاڵەبانیەکە ناگات و درێک بۆ ناکات لەسەر مێزی کۆبوونەوەکان چی دەڵێت و چی دەکات. سەرچاوەیەکی تایبەت لە ناوڕەوتی بەریگەل بۆ دەستگای میدیای واگۆنی ئاشکرا کرد کە لاهور تاڵەبانی مانجی ڕابردوو بە نهێنی و بەبێ چرکا گەیشتۆتە تاران و چاوی بە بەرپرسانی باڵای ئێران کەوتووە. هەر بەپێی زانیاریەکان لاهور تاڵەبانی وەک برازەی مام جەلال پێشوازی لێکراوە و گفتوگۆی لەگەڵ کراوە. هەر لەوێژ لاهور تاڵەبانی پەیامی ئەمریکیەکانی گەیاندۆتە ئێران کە لە دوایین سەردانی بۆ ئەمریکا پێی درابوو. هەرچەندە و سەرچاوەیە ئامادە نەبوو زانیاری لەسەر ئەوە بدات کە ئایا لاهور تاڵەبانی داوای پشتگیری ئێرانی بۆ ڕەوتی بەریگەل کردووە یاخود نا. بەڵام ئاشکرایە لە دوای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستانەوە لاهور تاڵەبانی بەسڕی سەرقاڵی کۆکردنەوەی پاڵپشتی نێودەوڵەتیە. سەردانەکەی لاهور تاڵەبانی بۆ کۆماری ئیسلامی ئێران کۆتایی بەو قسەیە هێنا کە دەوترا دەرگای ئێران بەڕووی کوڕەکەی شێخ زەنجی داخراوە، بەڵام دەرکەوت بەو شێوەیە نییە و ئێران بەنهێنی کۆبوونەوەی دوو قۆڵی لەسەر ئاستی باڵای لەگەڵ ئەنجام دەدات. لاهور تاڵەبانی لە ئەمریکا بۆ ئێران خۆی پێدا دەکات و ئەمەش نیگەرانی زۆری دروست کردووە بە تایبەت لەلایەن یەکێتی نیشتیمانی کوردستانەوە. باو پێوەی لوتکەی هێز لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا لە نێوان ئەمریکا و ئێران دابەش بووە، پاڵپشتی هەر یەکێکیان واتە ئەو پەڕی هێزی تەواو.